سبەینێ چارەنووسی موچەی مانگی 7 و 8 یەکلایی دەکرێتەوە. مامۆستایان بایکۆت دەکەن و خوێندنی ئەم ساڵ لە کاتی خۆیدا دەست پێ ناکاتەوە. کەشناسی دەڵێت هاوین کۆتایی هات و کەش و هەوای پاییزە و فێنک دەست پێ دەکاتەوە. سلااوتان لەبێ سومەیەم لە تیوارەوەسی هەواڵتان پێشکەشەکەم. سبەینێ بڕیار لەسەر موچەی مانگی 7 و 8 دەدرێت و نوێنەری سوودانیش لە کۆبوونەوە چاوەڕوان نەکراوەکە بەشدار دەبێت. بەپێی زانیاریەکان لیژنە هاوبەشەکەی حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقی سبەینێ لە بارگای ئەنجومەنی وەزیرانی بەغدا کۆ دەبنەوە و بڕیار لەسەر موچەی مانگی 7 و 8 هەرێم دەدرێت. سەرچاوەیەکی نزیک لە لیژنەکە ڕایگەیاند سبەینێ گفتوگۆکان لەسەر موچەی مانگی 7 و 8 دەست پێ دەکات و تیمێکی ژمێریاری وەزارەتی دارایی هەرێم و چاودێری دارایی گەیشتونەتە بەغدا دەشڵێت لە بەغداش چاودێری دارایی وەزارەتی دارایی لە کۆبوونەوەکە دەبن و کەسێک لە ئەمینداریەتی ئەنجومەنی وەزیران وەک نوێنەری سوودانی بەشداری دەکات و بڕیارە سبەینێ موچەی مانگی 7 و 8 یەکلای بکرێتەوە. بەپێی زانیاریەکان کە لە چەند سەرچاوێکەوە دەستکەوتووە ساڵی نوێی خوێندنی ئەم ساڵ درەنگتر لە ساڵانی ڕابردوو دەست پێ دەکاتەوە. سەرچاوەیەک ڕایگەیاند وەزارەتی پەروەردە بەهۆی چارەسەر نەکردنی کێشەی موچە و ئەگەری بایکۆتەوە ئەگەری هەیە دەستپێکی ساڵی نوێی خوێندن بۆ کۆتایی مانگی 9 دووە بخات. هاوکات سەرچاوەیەک لە مامۆستایانی ناڕازی ڕایگەیاند لە هەفتەی داهاتووەوە بڕیار لەسەر هەڵوێستیان دەدەن بۆ ئەم ساڵ و ئەگەر کێشەی موچە بەم جۆرە بێت بایکۆتی دەوام دەکەنەوە. کەشناسی عێراق ڕایگەیاند لەمڕۆوە کۆتایی بە شەپۆلی گەرماکە دێت کە چەند ڕۆژێکە وڵاتەکە و هەرێمی کوردستانیشی گرتوتەوە. کەشناسی ڕاشی گەیاندووە پلەکانی گەرماندا دەبزن و هەوایەکی فێنک عێراق و هەرێمی کوردستانیش دەگرێتەوە. ئەمەش هاوکاتە لەگەڵ هاتنی بارستە هەوایەکی فێنک لە ڕۆژهەڵاتی دەریای ناوەڕاستەوە بۆ ناوچەکانی عێراق. کاریگەری بارستە هەواکەش لە ناوچەکانی باکووری ڕۆژئاوا تاوەکو باشووری ڕۆژهەڵاتی عێراق بە هەرێمی کوردستانەوە دەردەکەوێت. سێ هەواڵم پێشکەشکردن هەر شاد.